پەرستگەها لالشاوک و پیرۆزترین جێ ئێزدیال تەڤایە جیهانێ. لە هێرا ڕێوروسمێن هێوارە جەژنا سەری ساڵا ئێزدیا برێڤەتەچن کو تێدا 365 چرا ئانکومۆم ئێنە هەلکردن برامانە ڕۆژێن ساڵێ. از وی عیدل تبع ملت ازدی پیروزیت کم تایبت ول دیکو بابت خو پیروزیت کم هر حسا ام تین لالش کوی روی رسما ام دیگرین 366 فتیلت تین هلکرن کو هر فتیلک نشانه خاصه کی ادتن و هر هیو امیدت ما اوشن کو اف کچو جنت ماده ستر ورسن دا عجده هر دساب ظفر نبا وصاله كديجي او جيل قال ما هر حسا فتیلا بخو هلکن اش المانيا تيما افاسيز دا صالاس ناتيما عداء زيد خانه اس عداء زيد اخرى بيروس كام برنا ملاتمي ازيد خان الفيري ما شاء الله اكون شات قارنها صال ازما فيري يعني ما شاء الله قلق اخوشا اش المانيا تيما زيارات شبر في عدي واس عدا اف عدي بيروز خراتكم مامۆستا و شارەزایکە ئۆلا ئێزداژیش ڕووی دینیوە بەحسێ گرنگاوێ جەژنێ دەکات. ئەوان هیکات تینن بۆ خاتراوێ درێ ئەو دڕاش کلیما پەچای بێژە درش کلیما پەچایە یعنی ئەو درە ئەمە تینم بۆ یعنی ئەوێ هیکێ بۆ خاتراوێ درێ و شکاندناوێژی بۆ خاترا وێ ئەو ئینفجار ضڕێ وەختی در پژقی و عرد و عەسمان و چیا و زەوی زۆزان هەموو پێچێ بوو. دوێ جەژنێدا ئێزدی هیکە ڕەنگە و ڕەنگ دەکەن کو هیک ڕامانە عەردی دەدەن و ڕەنگە و ڕەنگکردناوێ ڕامانە وەرزێ بەهارێ دەدەن. پشتی کوزەڵامێن ئاینی بگوتنا قەول و سەبەقەن تایبەت بە ئۆلا ئێزدیا پشکداریت هەلکردنا چرادا دەکەن لێرە ڕێوروسم دوما هیک دێن. هات چارشەم وا سۆڕا نیسان خەمنات بخۆڕە ji batînra ya bidola. Bi piştgirêya bidan hezar êzdiya ji tevaya cîhanê rêwrûsmên helkirina çirayên şeva sersala êzdiya du mayî hatin. Şîma Xedir Kurstal News, Perezgeha Laliş.